کیە بێژێتە ئەتلی ئۆترومان کێوێ گوتنێ بێخێت گوهێنوان هەوە چت گوت بەری 4 ساڵە پێش یان ji bîr we çûye ew soz û peyman hezar swind we dixwarin çûn digel bayî ku me armanca azadkirina însan ji çava rondikê tîmsah dirêtin ji ber zêmara welerzî bû asman we got cengî digel Hitler dikeyn lew ku wî jar û feqîr û xwarin û hêran we got daxwaza wî zulme û dîlî digel her milletî ket jêrî destan hewe nîşa me da ku ceng digel wî ji ber vê çendiya bûy ferz û îman دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس دەست خۆش بۆ ئەحساسە جوانە سوپاس ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شادەبینەوە ئەمڕۆ باسی شاعیرێکی هەسناسکەکەین ئەویش ئەنوەری ماییە میوانەکانی ئەمڕۆمان مامۆستا عەبدولحافزی ماییە کە کوڕی شاعیرەکە مامۆستا گیان بەخێر بێ بەخێر هاتی مامۆستا لەگەڵ کاک بێکەس نووری بە ئامێری قانون بەخێر بێ بەخێر بێ کاک بێکەس بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید مامۆستا گیان ئەگەر بکرێت کورتەیەک لەسەر ژیانی باوکتمان بۆ باس بکەین بەڵێ ئەنوەرمایی ساڵی 1913 گوندێ مایە نابدەبەرە بەروەری بالا هاتیە دنیایە کوڕی شێخ محەممەد تاهرێ مایە بۆ بەوی عالمێکێ زانا بوو متەسەوف بوو شێخێکێ نەخشەبەندی بوو خەلیفەیە شێخ حوسامدینێ بیارە و باخەکوم بوو شکاتی 3 ساڵ و ژێوی ئەکو بۆ بەوی ئەمرە خودێ کردی دوای کاویە بخۆدان کردی و پشتینگێ چویە قوتابخانە دینی پاچێ چویە قوتابخانە بامەرنێ لە سەرەتایی وێرەیە خلاص کردی چارکاری چون مەدرسە دینە بووم خینیتنی چویە بەرفەقاتی ئان خواندنت دینی ئامێدیە بڕوانەما مەڵاتیە ئانیا دازدە علمیە یا بەردەستێ شکری ئەفەندیە مفتیە ئامێدیە وەرگرتی مەدرسە قوبان پشتینگێ یاتی پاڵکەتی و خۆیە خۆدان ماڵ و عیار پشتی ژنکەوی ئەمرێ خودەیە کردی پشتینگە کادیا بخۆینەوەی پاشیە چووی بوویە دەورەکە مامۆستایە بەغدایە بەکردی 105 کەس بەشدارێت توێ دەورێ بوون ئەو یە ناجح بووی و یە سیێ بوو توێ دەورێدا بەس چونکی گەلێک نەبوون 3 کەس ناجح بوون ئینا ئەو دەورە لەغو کرد بەس کرا معلمێ ابتدائیە و فرێ کرا دەبەرە شێروانە مەزن بەڵێ مامۆستا بێگومان ئەو وەکو سەرەتای ژیانی کە باسمان کرد تەمەنی 3 ساڵان بووە کە باوشی کۆچی دوایی کردووە دایکی زۆر هەوڵیاوە کە بیخاتە بەرخوێندن و عیلم و مەعریفە ینی کاریگەری دایشی لەسەر ژیانی ئەو تا چ ڕادەیەک بووە زۆر کاریگەری بوو لەسەر ژیانی چونکە ئەو بەڕاستی کە ئێمەش مناڵ بووین سەیرمانە کرد زۆر احترامێکی گەورە بوو دایکی ئەگرێ ئەم فەقەرەیە بە کرمانجی ژوورو ینی بە سوورانی ئەڵێم احترامێکی زۆر بوو دایکی ئەگرێ و زۆر بە ئێمە شیوت بوو کە احترامی دایکم زۆر بگرن هەمومان احترامی ئەومان ئەگرت کە فێر بووین لەوە احترامی دایکیشمان بگرین زۆر تاسیری لێ و بە خێوکەر و پەروەردەکەری باوکم ئەو بووە دایکی بووە مامۆستاگیان دیارە شاعر خاوەنی معریفەیەکی زۆر دەوڵەمەند بووە کاریگەری ئەم معریفەتە چی بووە لەسەر نووسینەکانی دیارە پێشیە دەسەوێتە دویسێنێت شعرێ و یەت ئاینی و تەسەوفێ و حتا ئەو دیوانەکەی ناوێ گولزارە خەت دەستە وێرە خەت دەستە پەس ناخودێ و بەحسێ ئاینی دکەتن پاشی دەسەوێتە شعرێت نیشتمان پەروەریە چونکی بۆ بێوی شێخ محەممەد تاهر ڕوەکێ
كربرور بو ديار بو شنكي علاقة طويل قال الشيخ عبد السلام بارزاني هبو والقال الشيخ عبيد الله نهري هبو دياريا شو ميرديني وشو نهريه وشو بارزان وشو طويلة وبيارل الشيخ حسام الديني بابو خليفة الشيخ حسام الديني نقشبندي الباخكوني بله بله مامۆستا ماوەیەک بڵین مامۆستا ئەنوەر مایی کە بە مەلا ئەنوەر ناسراوە سەردەم ئیمامی مزگەوت بووە و ماڵێ خەریکی مەلایەتی بووە بەڵام خۆی دیارە ئەو کارەی بەدڵ نەبووە بیکات ماڵێ دوور کەوتێتەوە تەنانەت ئەوە لە شعرەکانی شارڕەنگیاوێتەوە کە لەگەڵ شێخ و مەلاکان نەبووە ڕاستی لەو سەردەمی خۆیان کاریگەری چی بووە کە ئاوا لە مەلایەتی دوور کەوتێتەوە بەرەو ئەوەی کە بەرەو خوێندنی زانستی و بەرەو ڕێگەیەکی ئەلمانی زیاتر ڕێچکەی گرتووە دیارە ئەنوەرمایی زیاتر زەوقەوی پتر کوردی نییە بووە و کورداتیە بووە و پتر سیاسەتێ بووە چونکی هەموو حیاتەوەی هەمی و سیاست پشتینگێ ئەمە گەل حزبە هیوا بوو ئەو لێ حزبە هیوات گەلدا بوو حتا حرەکە ئەوری یا ئەکیە بارزانێ تقلدا بو ومشاعرتي تقلدا بون حتى كغازك ابو ملا مصطفى بارزاني هنارتي الكتابه مسعود بارزاني هو تبع فكرني الكتابه كردستان والحركه التحرير الكرديه وثيقه نهائيه امزاويه يابو النبيسي كان امشوا سردادي بكين قال في وضعيه كردستاني امشبكين نصيحات المتكي تدهات تبع فكرني زي أووية كردية بو يا زانيكم ملتك مغدورة هي ملتك مظلومة هي وفيت ملت خبدا نبر دابشين في ملتي رزقار كانوا وريكي كبو ببينن ايش دست دجمنة و دست غدارة بله ماما صايان لسر تشكي قسەکانی جەنابەت یەکێک لەو شعرە جوانانەی ئەخوێنمەوە کە خۆشت بۆت هەڵبژاردوم بە ناوی من کوردستانم ئەگەر کاک بێ کەس هاوکارم بێ من كردستانم ئێشم زۆر هەنە کوڤان و کەسەر سەد زام و ژەنە ئەس بریندارم برینم کویرە چ بکەم کا نوژدارێ دویرە مایم بێ خوددان بێ پرس و پرسیار زوردار هەزاران دژمن سەد هەزار ئەفکانی وجوو ئەفعاو و ڕیبار ڕوندکێت منن ژ چاوە تێنە خوار ئەزم کوردستان کەتم بنڕەنی چەند مەهوو ساڵە ئەس بۆی مەبەنی ئەس کوردستانم بوومە بێ بەهاڵ ژێر دەستی دوژمن چەند ساڵ و مەها دەمخۆش خەندەخان زۆر سپاس بەڵێ مامۆستا ئێمە باسی ئەومان کرد کە ئەو وازی لە مەلایەتی هێناوە و کە چۆتە دایرەی معارفی بەغا لێ کراوە بە مامۆستایی و پێم وایە مامۆستا عەرەبی و ئاین بووە لە شیروان مازن تەعین بوو لە هەولێر و ئەخ لە شیروان مازن تەعین بوو دوای ساڵێک لێ هاتە بارزان لە بارزان معلم بوو ساڵە سیونەیە و چلێ وێرێ بوو پاشی نەقلی کرا نافهەرکیە هەرکیژی کوچەر بوون لەگەڵوان تاوتە چول کوێنە دەرس خواندن کوێنە و ڕەشماڵە دەرس خواندن ساڵێکی ماڵ گەلواژی نەما تحمل نەکرد هاتە ماڵ پاشی چوو بەغدا وێرێ نەقلی دایرە تەمینێ بوو تەمین هەبوو نەقلی دایرە تەمینێ بوو کرا مەمور تەمینێ ئامێدیە پاشی ساڵێکی ماڵ ئامێدیەژی پێشینگی چوو عێسفنێ شێخان وێرە بوو مدیر تەمینێ شێخان حتا 46 حتا 45 وێرە بوو 45 کەشف بوو کوێت حەزبە هیوادا بوو و حرەکە بارزانیژی بەهۆی چێوە چۆتە حیزبی هیوا
رأيه من رأيه من صار رفيق حلمي من جاري رفيق حلمي ديما رفيق حلمي مديت البغداد هذا اوتيل دبابة من حتما علاقة الجلهبو حتما بس ادبيجم بواسطة سيدة صالح يوسفي جهشت بو حزبايوا شي سيدة صالح يوسفي جي جلها باليبو ادبيجم بواسطة جهشت بو حزبايوا رأيه من اسم متأكدين انكو كاليبو انجل بس سيدة رفيق حلمي من جاري كدي صلاة بينجونه هاتا اوتيل دبابة من قالك يعني وكو هوالك وكو برادرك معاملة قالكر ما مستطيار الشاعر ئەزمموی زۆری ئەدەبی تری هەیە ئەتوانین وەکو نووسەرێکیش ناوی بهێنین ئەو ئەزممونانی تر چییە جگە لە شعر کە نووسیوێتی ئەمە ئەسڵەن وی پترش نوویسینەتوی بەرایکل گووار و ڕۆژنامە بوون ڕۆژنامە سەدە ڕەوافد الموسیلە دەرکەت و ڕۆژنامە ڕاستی ئەو پشکدار بود روزنامه راستی دا اوی و جدید فتح الله پیگ بله بس بلی که صدر روافد بو و فتح الموصل بو تیدا نویسی سر ادب کردی عربی نویسی تیدا یوی زمانی و گواری روناهی او بری روناهی اولی چون روناهی دوی جهابو یا حافظ قاضی او توريج دان نفيسي الرؤية أولية مال جلال بدر خامو او وريج ايتين نفيسيتين شعرتين الرؤية دوي هما تقريبا شو عدد نبون كوي ابو حافظ مصطفى قاسي كوي تشتكي ذا نبيتن ان شعرك ان نفيسينك ان لازم مشاركه تذكر بط الرؤية ده بله مامۆستا بێگومان ئەو لە ژێر ناوی نهێنیشە هەندێک جارشتی نووسیوە یەکێک لە ناوەکان بڵێ بەڵام دوایی دیارە کەشف بووە و کە تووشی گەلێک ئازار و شکەنجە و گرت بووە نازانم چەند جار تووشی جارێ یەکەم جار کە هاتن بیکردن ئەوە بوو لە 45 بوو ڕای کرد نەگرت ڕای کرد چوو تورکیا و لەو دێهاتانە بوو پاشی هاتە بە کوردستان ئەمەیە باشوور و پشتینگێ دو ساڵێکی دووە خوب ئەو کرد مژیل کرد دەچیت گەیتە جمهوریە کوردستانە مهابەدێ دەچیتە مهابەدێ بەلم کومەڵا مستەفا چ بوو وێرێ داگێتە وێرێ پرێ بە هەتا گرتنێ گوندێکی هەتا گرتنێ و پشتینگێ دو ساڵە سژنێەوە 22 هەیوە سژنێەوە بوو میسلێ بەڵێ 22 هەیوە سژنێەوە بوو محکەمەوەی کرد محکەمەیە دەرکەت تبري حكم عرفينا مابون لا يخص تبري وهاتمال جارا كديجي هاتي قلتني صالة شيستو ايكي مايا هاتي قلتني الجندي هاتي قلتني وبرا بغداد كان توقيف بو باشي نفكر قلعة صالح الجنوب العراقي نفكر بيده حتى صالة شيستو دوي بداية شيستو دوي الويربو بله ما مستجان دیارە دوایی درێژە بە باسەکانمان ئەین بەڵام پێمان خۆش ئەگەر کاک حەمید شعیرێکی ترمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاک بێ کەس هاوکارمان بێ دەستان خۆش ئەی وەڵا سەربەست بی هەردەم تو بژی بلند بێت ئالای ڕەنگین بەهەژی ئەم هەمی گوڕی تین تو ژەهەژی ئەی وەڵات هەر بژی کوردستان هەر بژی ئەی وەڵات تە هەنە زۆر شیر و پڵنگ ئەی وەڵات تە هەنە ڕۆستەم و نەهەنگ دێڕەڤن نەیارێن بێ جەرگ و جڤنگ ئەی وەڵات هەر بژی کوردستان هەر بژی ئەی وەڵات سەرهەڵێن بۆتە ڕۆژهەلات پاوێرە شینیە خورتاب و خەبات دێتە پاقشکەن دێتەکەن کەلات ئەی وەڵات هەر بژی کوردستان هەر بژی هەرە دوژمن زیبە هەرە بێدەنگی ئەم هەمی لەشکەرین ڕۆژە جەنگی ئەی وەڵات هەر بژی کوردستان هەر بژی
دەم خۆش کاک حەمیدگیان سپاس. دەست خۆش کاک بێکەزگیان مامۆستاگیان شعرەکانی باوکت هەندێکیان کۆنەکراونەتەوە هۆکاری ئەمە چی بووە وكار شيكي بابا من عندك إصابة دول عندك يعني جيد مثل وشيخكم كتن عندك الماء يبون عندك البغداد يبون عندك الدوك يبون فجاء عندك الدس يمدون عندك دس معصوم يدون عندك دس عندك برز يبون عندك صوت عندك خل كبرن عندك برادر أبو مئين بختيبو بومئين أنا باش دابون عندك قبربون بومئين أنا بجارة قيته ماشي تكون كذي عندك ما تكون كذي أبد ما ندس ماذا روزك بلكي إن شاء الله تشابكين بەهیوان بەڵێ بەهیوان إن شاء الله بەڵێ یەکێک لە پاژماوە گرنگەکانی کتێبی کە بە عەربی زمانی عەربی نووسراوە الأكراد في بهتينا ئەو کتێبە بابەتەکەی چییە و زیاتر باس لە چی ئەکات أو كتابة على كراتي بادينان كتابة مجوية بەڵێ فەرموو هذا صالة شيستي الشابخانة حصان المثل تشابكر شو مجبوط بيفا بونفيسي حتى خلاص كذي باش يجي المثل تشابكر و زي خلاص بو هاتا فلوتني باش يجي جارة كادي تري بارتي سر اركيخو تشابكر و بلافو جارة كادي تري و جارة دوي ما بخول سر اركيخو جارة سيه ما او كذي بحثك تاريخية كمالاتية أدبية تدايا بحث شاعر ونفيسي ووالد منطقة سر منطقة دبرة بادينا بەڵێ دبرة آمدية والرخورية آمدية مامۆستاگیان باسی ئەوت کرد بەر لە بەرنامەکە کە پەیوەندیەکی ڕۆحی زۆر زۆر جوان لە نێوان تۆ و باوکتا هەبووە ڕۆحی شاد بێ پێمان خۆشە ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت و یەکێک لەو شعرانەش کە کاریگەری هەیە لەسەرت بۆمان بخوێنیتەوە حتما همو كسي باكي خوي خوش بێگومان بس من علاقتك الروحية تقلدها وش في شيء دايما تقلدها ومن عندي السجنة وانا باز القلب ما كنت سجنة بابا ان ديلاتي ما دايما بغداد شو مال قلبي بغداد واز شو عتادي واز شو بغداد من بغداد خان حتى هاتي قلتني بشينجي شوادا شيت كيتا بيشمرجي بيشافيجي از قلدهم حتى دماغي من قالك بيشافيجي اسعاد يعني صانيكو ابا شرفه مزناتيه بو يكو بشتا جهتا بيشمرجي و صلاش سودوي بو بس وقت شهيد بوي صلاش سوسي بسودوي شش سوسي وقت شهيد بوي از سجنه بابوم زندان بابوم البغداد صلاش سوسي هي از طلبه بوم از كليه بوم خان هوين ام قلتين وقت هو بعسيابو انقلاب الشومكي باسيه كان بله سندانه مزانيكو بابا من الشهيد بوي عندك برادر تويتر بابون قلت له من خديجه راسي بيتنو فاتحه ابو خاندو از قالك متاثر وقالك از تكشم قالك ما يشخونه وحتى زاد شو يعني جايز بيت بيسرو برو شعرك ويجك واس تخينم انت تبيرمن از قالك تاثير متكتن وس كاريجري هي سر دروني من بەڵێ هقول بيت ابراهيم معصومي بيت اگر بمرم وكردستان بجيت بوما ببي بابا ورا سرقورة من بنكة لتمزجين هلو الرابع زور كاريجري سر متكتن بله بەڵێ مامەسا ئێمە ئەگەر سەیری شعرەکان و نووسینەکانی بکەین ڕۆحی کوردایەتی و ڕۆحی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری لە هەموو شتێک زیاتر زاڵە بەسەر بله بڵێن شاعر ئەنوەر مائیە و نەک شاعر ئەتوانین بڵێن نووسەر ئەو زیاتر نووسەر بووە بله زیاتر نویسەوە بله هەر ئەمە کاریگەری ئەوەی هەبووە کە ئێستا پێم وایە لە ناوچەی سلێمانی هەولێر لە کەرکووک یعنی لە لای شاعران و نووسەرانی ئەو ناوچەیەش کە تا ئێستا یەکێکە لە دیارترین و ناسراوترین شاعیرەکان لەو ناوچانە ئەو پەیوەندیە چۆن دروست بووە ینی ئەوەش پەیوەندیە وەختی خود ساڵا 56 بابا من گولت بوو و شاعر و نویسەوان و مرۆڤێت باشە لە سلێمانیە هەین چوو سلێمانیە دۆ بناسیتن بەڵێ بەری هەمیە شاکر فتاحی ڕەحمەتی نیاسی بەڵێ هینگە مدیر ڕئیس بەلەدیە سلێمانیە بوو ئەو نیاسی و پشتینگە شێخ محەممەدی خاڵ باشي بو قاضي مثله شرعي الشيخ محمد يقال بو قاضي شرعي المثله
او جي قالك دوستي بو دوستي گەورە پیاوانی ئەو سەر بله. بوون بەڕاست ومامۆستا علادی سجادی جی علادی گەلا سجادی، هەواڵەیە بله. بوو دوستەیی بوو بەڵێ بەغداژی بەشیر مشید جێ هەمی ئەوە چون لەگ بەشیر بله، بله، بشیر ئەو مشید. شوان بوو چوتە بەێ سەردا تشتەخارێ کامل ژیر لێرە دیت و بەشیر مشیر بوو علادی سجادی بوو ئەوانە کەسەنەتەوە یەکان بوون ئەوانێک کە ئەو بینی هەبێت سلێمانیە ئەوە هەنی مامۆستا عەبدوڵڵا گۆڕان بوو بەڵێ دوستی بوو ناسیا بوو جەمال شالی بوو جەمال شالی دەیناسی باش بەڵێ بەڵێ علاقەتێکی باش هەبوو لەگەڵ سلێمانی گەل شاعر و نویسەوان و ئەدیبێت سلێمانیە و ڕەشنبیرە سلێمانیە و حەش باژەرە سلێمانیت کرد گەلێکوی بەڵێ مامۆستاگیان بەڕێزت وەک نووسەرێک چۆن نووسینەکانی باوکت یاخود ئەزمونونەکانی باوکت چۆن هاریکاری تۆی کردووە لە نووسینی خۆتە هەستشێم بێژم هەمە ئەس حەزکەم ئەس نسخایی بمشی بەس ئەس ناوبە نسخایەکشی بەس ئەس تەقلی دەویت کەم ئەس زۆری ویبەت کەم نویسینت خوددا و شعرت خوددا و تقریبا زاری ویبەت کەم ئەمە وی نویسین مژی جاجارە نویسین ئەس خۆ خۆ حسێم ناکەم نە شاعر و نویسەوانژی بەس جا ئەس تێکەلیە نویسینت کەم و ئەدەبیت کەم و شعرات کەم و ئەس تێکەلیت کەم ئەس ئەدەب دۆستم وەلا ئەس ئەندامێ یەکێتی ئەدیبەمە شمێژەژی بەس ئەس گەلێک نای ئەدیبم و نە شاعریژی من هەنێکی شعرەتەین مامۆستاگیانەوە تەواضوعەکە بەڵێ مامۆستا بەس من بابەتێکی ترێ زۆر سەرنجڕاش ئەوەیە کۆمەڵێک سیمیناری وتۆتەوە دەربارەی کورد لە چین بەڵێ بەڵێ ئەوە لە ساڵی 59 بەڵێ لەگەل وەفدێکی شعبی و ڕسمی ئەو ئەندامێ هەیئا ئیداریە یەکێتیە ئەدیبێت عێراقێ بوو و جلێت کوردی ئەو تەفسیرە کوردات کردووی جلێت کوردی چوو چینێ گەل فازڵ عەباس مەهداوی رئیس محکمە عسکەری بوو ئەو ڕئیس وەفد بوو و عەبدولەمیر عیگێلی و هەندێک ئەدیب و شاعرێت وی وەختی لەمێ عەباس عەمارە و نظام کابستانی نظام ناوێژبیران چووی گەلدا بوون چوونە وێرە پیرۆزباییە یادەوەریە دەهەیە شۆڕشە سینێ بەڵێ مامۆستاگیان بەڵێ مامۆستاگیان بەرهەمەکانی باوکت چۆن کۆکراونەتەوە و چۆن چاپکراون ئایا بەرهەمی تری هەیە کە هێشتا چاپ نەکرابێ ئەوەی کە چاپ کراوە ئەوە ئەکرات فی بەهدینانە و ئەو محاضرە چینێ خواندیەوە منەکە بەحسێوی کردی ئەو سیمینارێکێدا خواند بوو سەر قەزیە کوردی بوو سەر تاریخ کوردۆ بوو و کتێبەکە دیژی مەسحەف ڕەش یا ئێزدیە ئەو کردی عەرەبی یا تەرجمە کردیە ئەزمانی عەرەبیە دەقەوێت ئەوێدا هەیە کوردیایی و یا کردیە عەرەبیژی هەی و یەتنە چاپکردیژی فردەوس المەجهول هەبوو ئەوە نسخە ئەو کۆیل دەف من دەست خەتەوێل دەف من و کتێبە گولزارە هەی شعرن ئەو ژیەوە لێر دەفمە شعر تەسەوفێ نەپتر ئەو و ئەمثالێت کوردینە پەندی کوردی ئەوژی لاتینیت نویسین ئەوژی مە چاپ نەکردیە گەلێک کتێبەتی بەرزە بوون یەکشۆن دەف من بەرزە بوو سەخت بەغدا ئەزگرتیم الأكراد خدموا الإسلام الدولة الأيوبية خدمت الإسلام قالك مظلوم وجي ما هنا ولدفنا قلت شو بيشبه قاتيه أختي شو ما أزقرتيم مرة بشكل من جمجن إنابو وقتي مال عيال بو صوتا بشكل وقت أوفي خراب كذا بشكل بله ما مسا ئێمە گەر سەیری گوندی مایی بکەین گوندی مایی گوندێکی پشکۆلە بووە بەڵام ئەوەی سەیرە بەلامەوە گەلێک گەورە پیاوی وەکو ئەنوەر تیا هەڵکەوتووە کە لە قەدیمەوە باسی بکەین شێخ تەهای مایی و ئەمانە کاریگەریەکانیان لە چووە بوو یعنی لە گوندێکی وا بچووکە ئەم هەموو خەڵکە دانا و لێ هاتووە ئەوە خۆیان نەبێت مەلا عەماددینێ بێدوهی بوو مەلا عەماددینێ بێدوهی عاڵمێکی مەزن بوو نەڤێتوی بوون یەتوی پشتی هەمێت بووینە مەڵاو شێخ و مەڵاو شێخ و مەڵە شێخ حتا گەشتە شێخ تەها مامێ بابێن بوو ئەو شێخ طریقا نەقشەبەندی بوو و بۆ پیرەمیژی و شێخ محەممەد تاهر بوو ئەوژی شێخی طریقا نەقشەبەندی بوو بەسوی طریقەش بیارە ئینەوش هێنێکە شێخ حسامەدینێ نەقشەبەندیە بیارە باخەکوون وێرە ئینا بوو بجا مۆی حجرە هەبوو حجرة بو الجندي ما حجرة بو فقط خان الويري
چەند مەڵا و دەرز گوتن حتا ڤێدی مایەکیش نوکەژی ئاسارێت حجرەمەیە مای وێگۆکێژی ئاسارێت حوێ حجرێ یەتماین بەر بزیێتێ ملکی هەی وێ حجرێت گوتنێ مەدرسە نوکەژی ملکی هەی وێ ملکی سەرت کرد سەر فەقا طەڵەبات خواند لێرێ و لە سەرت کرد دەرامەتێوێ کاچ هات فەقا سەرت کرد بۆ فەقا بوو وێژە ماڵا گەلێک هەبوون وێرێ گوندی یەتمە بخۆشی وێت خەلکی دیژی هات نەوێرێ فەقاش یەک و تەخەڕج کرد هەندێک مانە لێرێ دەرس گوتن حجرە بوو حتا وەختی سەردەمێ و پیرەمیژی هات حجرە بوو دەرس و خواندن هەبوون بەڵێ مامۆستاجان زۆر سوپاس بێگومان قسەکردن لەسەر شعر و بەرهەمەکانی شاعیر نووسەر ئەنوەرمایی طبعا قسە زۆر هەڵەگرێ بەڵام لێرەدا بەرنامەکەمان دێتە کۆتایی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و بۆ ئەو زانیارە بە نرخانەی دەربارەی ئەنوەرمایی بە ئێمە بەخشی هەروەها زۆر سوپاس بۆ کاکە بێکەس و دەست و پەنجە و قانونەکەی سوپاس بۆ هاوکارم خەندەخان خۆشەویستانی زۆر سوپاس خۆشەویستانی قەلەندەرخانە لێرەدا دێنە کۆتایی ئەم ئەڵلقەی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ ڕێز و سوپاسمان بۆ میوانانی قەلەندەرخانە و هاوکارم خەندەخان خۆشەویستان کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە خوێندنەوەی شعرێکی ئەنوەرمایی لەلایەن خەندەخانەوە هەر شاد و بەختەوەر بن. ئیرۆ سپێ مندی شیرین ئەو نازکە سندست دبەر هاتە بە من ئەو نازەنین ڕۆژ شبر جێهاتی دەر زڤری لە من دا ئاوری چارە ژ من چوو هشفری سینە و دل تەفکون کری جەرگ و کەسەب لە من کرد و کەر گاوا کویر هولمن کەشاند جان بربووان بزروی ڕەواند سەد تیر و بێ هەف وەرەشاند بێفایدە بازدان و چەپەر پرسی و گوتکە ئەو بەنی من گۆتێ ئەفکریەکەنی